جێگری بەڕێوەبەری باجی هەرێم لا میدیاکانەوە داوا لە ماوەستانی ئاین دەکات کە هاوڵاتیان ڕابێن لەسەر ئەوەی خۆتزیینەوە لە باج خۆتزیینەوە لە خەزیێنەی گشتی من ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم ئایا باز دەدەن بە حکومەت بینەرمابن سێ بەرامبەر دەتوانێت هەموو موچەکیش بدانەوە بازەکەی لە عالەمی وەرگری لە باجی چی دەستێنن هەتا ئێستا حکومەت بە ئێمە قەرزدارە باجی بۆچی بدەمەیە معاشەکەم 200,000 بە ئەویش ببڕێ بەڕێم شتێکی گەمژانەیە باز بدەی بۆ حکومەتێکە خزمەتگوزاریت پێشکەش ناکات سلەی باج و زەریبە ڕسومات ئەمانە هەمووی بابەتی قانونین و بە تایبەتی باج کە دەسەپێندرێت لە وڵاتە یەکێک لە سەرچاوەکانی ئابووری دەوڵەت یەکێک لە دەخلی دەوڵەت ئەمە کارێکی ئاسایی و یاساییە باج بۆ خۆی شتێکی تەبیعی و ئاساییە بەڵام ئەو باجش ئەم تاکسانە ئەم زەریبانە کە دەسەپێندرێن دەبێت بە پێی یاسا بن و دوجر ئەم باجانش داهاتی ئەم باجانش هەم دیسان بۆ مەسلەی خۆشگوزەرانی بۆ بابەتی چارشکە بە شێوەیەکی ئابووریان دابش بگرن ئەم داهاتە دابش بگرێت بەسەر خەڵکدا ئەنجا بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەوەی کە دەیبینین بەم شێوە قانونی و یاسایی و ئابووریە نییە ئەگەر نا باز لە هەموو دنیا هەیە سەرچاوەکانی داهاتی دەوڵەت سەرچاوەکانی بودجێ دەوڵەت لە هەرێمی کوردستانە بەڕێی من زۆرن ئەمە نەوتە مشتەقاتەتی گومرگەکانی کە زەراعی بن ڕسوماتی ناوخۆیە ئەو باجانەی کە لە ناوخۆش دەسەپێنرێن زۆرە داهاتی حکوومەتی هەرم بەڕێی من زۆرە حکوومەت لەگەڵ ڕێزمدا دەتوانێت زۆر جار بێ ئەوەی پەنابێتە بۆ زۆر لەو باجانە توانێت سەرچاوی داهاتی زۆرە جارم بەرەی زۆر لە بەغدا ئەم تەمیل اقتصادی هەبوو ئێستا ڕاستە نەماوە بەڵام داهاتی هەرێمی کوردستان زۆرە ئێمە واماندان ئەم باجانە با بسەپێنرێن بە پێی یاسا و تەشریعی حکومەت بیسەپێنێ بەڵام خۆ فەلسفەی ئەم بە سەپاندنی ئەم باجانە لە هەموو سیستەمێکی سیاسیدا لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی لۆجیکیەوە ئەوەی کە بە شێوەیەکی دادپەروەران جارێککە ئەم داهاتە دابەش بکرێتەوە وەرە بابا وەرە دوو چێلاونیوە وەرە دوو چێلاونیوە سوودەکمان نەدیوە لەو داهاتیوە هیچ نەوت و بازین و گاز بۆوانە بۆ کەس نییە دەوەرە ئەنعام بەرمێنی نەوتێ بە چەندە بە 275,000 فەقیر پێی دەکڕێ ئەدی ئەو نەتوێ دە شتێکوێ ئەو پارە دە شتێکوێ ئەدی 21 ملیارەکەی چ لێها چۆ کوێن دەرێت چۆ گیفانێکی بەرەم ڕووچانەوەی میلەتیە فەقیر خۆی پێ بەخێو ناکرێت تا حکومەت پێ بەخێو بکرێت وێ لێ بابی بابم خەیاری خۆماڵی 2 کیلۆنی بە هەزارە خەیار ئێمە کابراایکی فەقیر و ڕەشوروتین کابراایکی فەقیر و هەژارین بازدانە سەرچی حکومەت باز لە باجی چی دەستێنن هەتا ئێستا حکومەت بە ئێمە قەرزدارە من هەتا ئێستا بۆ خۆم معاشی 2 ساڵم لەسەر حکومەتە باجی چم داهاتە سەرێ نەوتە نییە ئاوە نییە هیچ شتێک وەک پێویست نییە با یەکەی بە کەڵک نایە چی بە کەڵک دێ باجی چم لێ دەستێنی نەخێر ئامادە نیم باج بدەم باجی بۆچی بدەمەیە معاشەکەم 200,000 بە ئەویش ببڕێ پێشتر باج بە شێوەیەشتر لە هاوڵاتیان وەردەگرێت بەڵام ئێستا بە شێوەیەشتر بگرێت پێشتر چۆن باج وەردەگیرە وەڵای پێش سمتانە وەردەگرت تێگەشتی مەڕانەی وەردەگرت کابرا ئەگە دەوڵەمەند بالیان دەستان ئاغالی دەستان کاتێک حکومەت لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر لە دوایە هیچ خزمەتگوزاریێکی وا پێشکەشی هاوڵاتیانی ناکات کەواتە بەڕێم شتێکی گەمژانەیە باز بدەی بۆ حکومەتێکە خزمەتگوزاریت پێشکەش ناکات ناکرێت حکومەت لە ڕووی باچوەرگرتنەوە لە ڕووی باجزەری بۆ وەک وڵاتانی ئەوروپی باس لە هاوڵاتیانی وەربگرێت و لە ڕووی خزمەتگوزاریشەوە وڵاتی سۆماڵ و مۆزەمبیق و وڵات ئەفریقا دواکەوتوەکان بێت.